موچەی خانەنشینانی هەرێم چۆنوکەی زیاد دەکرێت. کەمترین موچەی خانەنشینی لە هەرێم دەبێت بە چەند و کەی بڕیارەکە جێبەجێ دەکرێت. لەگەڵ یەکلای بوونەوەی پرسی چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم چاوەڕێ دەکرێت کێشەی موچەی خانەنشینی هەرێمیش چارەسەر ببێت و بەغدا موچەکانیان زیاد بکات. بەپێی بە دوواداچوونەکانی تیوار کە وەک زانیاری لە هەردوو وەزارەتی دارایی عێراق و هەرێم دەستی کەوتووە، بڕیارە لە مانگەکانی داهاتوودا ڕێکارەکانی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستان دەست پێ بکات کە بەپێی ئەو یاسایە موچەی خانەنشینیان زیاد دەکات و کەمترین موچەیان دەبێت بە 500,000 دینار، لە کاتێکدا ئێستا موچەی خانەنشینان لە هەرێم لە 220,000 دینارەوە دەست پێ دەکات. سەرچاوەیەکی بەرپرس لە وەزارەتی دارایی عێراق بە تیواری ڕاگەیاند هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ئیتحادی لە عێراق کاتی پێویستە، بەڵام ئەوان لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم لەسەر خەتن بۆ ئەوەی یاساکە جێبەجێ بکرێت، چونکە بڕیاری دادگای فیدراڵیەوە دەبێت سەرجەم خانەنشینانی عێراق بەپێی ئەو یاسایە موچە وەربگرن. وتیشی پێدەچێت لە 3 بۆ 6 مانگی داهاتوودا یاساکە بچێتە بواری جێبەجێکردنەوە، واتە لەو ماوەیەدا موچەی خانەنشینانی هەرێم زیاد بکرێت، چونکە باوتەی ئەو سەرچاوەیە هەندێک گرفت و کێشەی تەکنیکی لە لیستی موچەی خانەنشینانی هەرێمدا هەیە دەبێت لەگەڵ بەغدا ڕێک بخرێتەوە و چارەسەر بکرێت. سەرچاوەکە وتیشی خانەنشینانی سەربازی لە هەرێم بەپێی هەندێک بڕیار و ڕێنمایی کراو کە پێویستی بە چارەسەرکردنە، وەک مەرجی تەمەن و پلەی پیشەیی و بڕ و ساڵانی خزمەت کە لیستی خانەنشینانی سەربازی لە هەرێم جیاوازی زۆری هەیە لەگەڵ بەغدا، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا پێویستی بە گونجاندن هەیە لەگەڵ ڕێنمایی و بڕیارەکانی حکوومەتی ناوەندی و لە هەموو حاڵەتەکاندا موچەی خانەنشینان زیاد دەبێت. هاوکات سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم با تیواری وە چاوەڕێین ئەم مانگەیان مانگی داهاتوو لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لیستی موچەی خانەنشینانی هەرێم ڕێک بخەن تا لە مانگەکانی داهاتوودا ئامادەیکەن بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی و موچەی خانەنشینانی هەرێم زیاد بکات. وتیشی لە هەرێم نزیکەی 260,000 کەس خانەنشینن کە 100,000یان خانەنشینی سەربازی. لە لایەکی ترەوە سەرچاوەیەک لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە تیواری ڕاگەیاند ئەگەر ڕێکخستنی لیستی موچەی خانەنشینانی هەرێم لە نێوان وەزارەتی دارایی عێراق و هەرێم زوو بکرێت، چارەسەری گرفتەکە ئاسانە و دەتوانرێت لە ماوەی 2 بۆ 3 مانگدا موچەی خانەنشینانی هەرێمیش زیاد بکرێت. وتیشی زیادکردنی موچەی خانەنشینانی هەرێم بڕاپارەیەکی کەمی پێویستە و با پێی لێکدانەوەی ئەوان لە نێوان 30 بۆ 40 میلیارد دیناری پێویستە کە مانگانە بەغدا دابینی بکات. دەشڵێت لە مۆدووە لێبڕینی خانەنشینی موچەخۆرانی هەرێمیش دەچێتە ناو سندوقی خانەنشینی یەکگرتوو لە بەغدا، چونکە مانگانە هەر لە بەغداوە لێبڕینی موچەی خانەنشینانی هەرێم دەکرێت.